هەر هەشت حاڵەتەکەی توشبووی پەتای کۆلێرا لە سلێمانی چارەسەریان بۆ کراوڕەوانەی ماڵەوکرانەوە. خۆپاراستنی تەندروستی سلێمانیش هۆشداری دەدات لە بەکارهێنانی ئاوی پیس و سەوزە و ڕای دەگەێنێت ڕێکاری نوێ بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتاکە گیراوەتە بەر. لەم مانگانەدا نەخۆشی سکچوون ڕشانەوە ڕوو لە زیادبوون دەکات و یەکێک لە ترسناکترین جۆری نەخۆشی سکچوون و ڕشانەوە کۆلێرایە کە لەم ناوچەیەدا و لە عێراقیشدا جێگیرە و چەند پارێزگایەکی زۆری عێراقیش و هەرێمیش کۆلێرای تیا تۆمار کراوە. ئێمە ئێستا وەکو بەڕێز بەڕێوەبەری گشتی و جەنابی وەزیری تەندروستی ڕایگەیاند کە چەند حاڵەتێکی گومان لێکراوی کۆلێرامان هەیە، نمونەی پیساییەکانیمان ئامادە کردووە و ناردومانە ئەمڕۆ بۆ بەغدا بۆی ئەنجامەکانی پشتڕاستکردنەوەمان بۆ دەرچێت. سەبارەت بەو کارانەی کە کردومانە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم نەخۆشیەکە ئێستا بڵاوە، ئەتوانم پێتان بڵێم پێشەوەی دەست پێ بکەین کە تا ئەمڕۆ کەس بە کۆلێرا و بە سکچوون و ڕشانەوە گیانی لەدەست نەیاوە لەم ماوەیە و هەموو ئەوانەشی توش بوون و گومانیان لێکرا بوو ئێستا چابوونەتەوە لە ماڵەوە، ئەویش بە هاوکاری و هەماهەنگی پزیشکان و کارمەندانی بەڕێز چ لەم بەڕێوەبەرایەتیە بێت یان لە دەرەوەی بەڕێوەبەرایەتیەکە یان لە نەخۆشخانەکان بێت. سندیکای علوەی سلێمانی دەڵێ سەوزەی سلێمانی لە کەلار و بازیان و تەختەقەوە دابین دەکرێت. سەوزەی تانجەڕۆژ هەبوو بەڵام ئێستا بەهۆی ئەم نەخۆشیەوە ڕێگە نادرێت بفرۆشرێت. کە بڕیاری قایم قامێتمان گەیانەوە بە هاوکارەکانمان و بە هاوسنفەکانمان و ئیشان بۆ بکەین. ئەوانی هەندێکیان بەڵێنیان ناوە کە سەوزەی ئاوی قورس بەکار نێنن یا مەسەلەن وەک ڕێنماییەک ئەو برایانی کە سەوزە زۆرەکڕن زیاتر بیشۆنەوە لە ئاسێکی زیاتر بیشۆنەوە بۆ ئەوەی خوا نەخواستە ئەگەر هەڵگرێکی ئەو حاڵەتەش بێت لەوانەیە بە تاقیمکردنیشی سەوزەکە ئەو لێرە بە ئاوی قورس ئاو بدرێ و لێرە بفرۆشێ. بەڵێ سەوزە هەبوو بەڵێ ئێمە چوینە لای چەند کەسێکیان وتی بە ئاوی قورس ئاوەدرێ. چەند ساڵێکە لە مانگی هەشدا نەخۆشی کۆلێرا لە سلێمانی بڵاو دەبێتەوە. ساڵی ڕابردووش لە کۆتایی هەمان مانگدا 10 حاڵەتی نەخۆشیەکە تۆمار کرا. پێشوەختەش ڕێشوێنی چڕ لە دابینکردنی ئاوی پاک هەڵمەتی هۆشیاری ناگیرێتە بەر تا حاڵەتەکانی توشبوون تۆمار نەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.